من لە 96 کەمەندام تا ئێستا پێش لیژنەم کردووە هەموو لیژنەکانم هەفتا بووە ئەم لیژنەی ئەخیر 55 بۆدانم ئایا غەدر نییەمە من کە کەمەندامم 50 دەرەجەکەم یعنی من نیو بەشەرم نیو دەلام ئایا من هەفتا بوو بۆ ئێستا 55م بۆ ئەوە غەدر نییە غەدر لێم کراوە هەرچێکیان کردوێ بە هۆتی خۆیان کردووە. لازمنی ئەو بڕیاری چاکسازی کە ئەنجومەنی وەزیران دایە وەزارەتی کار بڕیاری ئەوەی دا 2 ساڵ بەر لە ئێستا کە پشکنینەوە بکرێ بۆ کەم ئەندامان بە ئەوەی خەڵکانێک کە ناشایستن تێکەڵ بوون بە لیستی کەم ئەندامان و موچە وەرەگرن لەسەر حسابی کەم ئەندامەکان ئەمانە لا ببرێن و خەڵکانی شایستە و واقعی و فعلی بمێنێتەوە لە قایمەی کەم ئەندامان ناموچە وەربگرن. بەڵام ئەوە 2 ساڵ لە لیژنە تەشکیل کراوە لە ناوچە جیاوازەکانی کوردستانە لە هەندێک شوێن پێشتر و هەندێک شوێن دواکەوت ئەو پشکنینانەوەی کە کراون لە بنکە تەندروستیەکانە بۆ ئەمە لیژنە تەشکیل کراوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە چەند جار سکاڵای خەڵکانی کەم ئەندام گەیشتووە بە پەرلەمانتارانی کوردستان. دوجار سکاڵایە بوو کە لە دەڤەری شارە زۆر دروست بوو کە ڕێژەیەکی زۆر لە پەرلەمانتاران سکاڵایان گەیاندە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان هەر بوو ئەوە ئەمڕۆ ئێمە هاتین لێرە لە سێ سادق نزیکەی 26 کەس لە کەمەندامان لێرە ئامادە بوون ئەوانەی کە بە قسەی خۆیان دیعای ئەوان نەکرد کە مەغبوونن زوڵمیان لێکراوە لە پشکنینەوەکە بە چاوی خۆمان واقعەکەمان بینی دەستیان قاچیان جەستیان چەندە نوقسانی هەیە لە 3-4 لاوە گرفتاری هەیە کە هیچ شتێکی بۆ ناکرێت بینیمان هەست دەکەین کە بەڕاستی سیستەمێکی زۆریان لێکراوە ناڵێن تێگڕای شتەکان ستەم بوون بەس هەندێک لەوانە کە خەڵکی شایستە بوون کە ئەبێ بکرێ بەکەم ئەندام توانای هیچ شتێکی نییە لە چەند لاوە گرفتاری هەیە نەکراوە بەکەم ئەندام لەلایەکی تریشەوە خەڵکانێک بە ئیدعای ئەمان وەکو باسیەکەن ئەڵەن خەڵکی تێپەڕیەوە بەسەر لیژنەکە کە شایانی کەمەندامی نەبوو بۆی کراوە. ئەوەی ئەرکی ئێمەیە ئێمە راپۆرتی خۆمان ئەنووسین و لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان تەنسیقەکەین و لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی تەندروستی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کۆبنەوەی خۆمانەکەین و راپۆر دەدەین بە ئەنجومەنی وەزیران ئەبێ یا ئەوە تا ئەم ڕابگیرێت یا ئەگەر ڕانەگیرێت ڕێژەی کەمەندامەکە بەرز بکرێتەوە یا ئەوانەی کە هەستکەین سیستەمیان لێکراوە ئەبێ ئەو سیستەمە ڕاست کرێتەوە و ئەو سیستەمە بەسەر ئەو کەسە کەمەندامانەوە لا بچێت.